دەشتی گومارە لە سنووری ناحەی کوڵەجۆ بەناوبانگترین شوێنی سنووری ئیدارەی گەرمیانە بۆ بەخێوکردنی ماسی و با ڕێژەی 80% بەشدارە لە بەرهەمی ماسی ناوچەکە. بێستون کڕیاری ماسیە و ساڵانێکی زۆرە ماسی ئەم سنوورە هەناردەی ناوچەکانی عێراق و پارێزگاکانی سلێمانی و هەولێر دەکات. ئێمە لێرە ئەم ماسیانە کڕین گەورەکەی بڵێن لە کیلۆ 700 هەتاکو 3 کیلۆ لە ناوخۆی خۆمانە سەرفیەکەین کەلار سلێمانی ئەم دەوروبەرە وردەکەیشی هەناردەی بەغاکەین وردەکەیشی ئەکڕین ئەینێرین بۆ بەغداد چونکە لێرە وردە سەرف نابێت. گرانی نرخی علەف و هێنانی ماسی هاوردەکرا و خراپی ڕێگاوبان لەو گرفتانن یەخەی بە خاوەن حەوزەکانی بەخێوکردنی ماسی لەم ناوچەیە گرتووە. ئەم ناوچەیە 20 حەوزی ماسی لە خۆوەگرێت. هەرێکێک لەم حەوزانە 10,000 ماسی تێدایە و ساڵانە پێویستی بە 50 تەن علەفەیە. کۆی خەرجی ساڵانەی دابینکردنی علەفیش لە ناوچەکە دەگاتە 800 ملیۆن دینار. ئێستا موادەکە زۆر گران بووە بە تایبەتی ئیمساڵ خۆتان نەزانن دۆلار بەرزە ئێستا ئێمە ئاڵفە کڕین بە تەنی 700 دۆلار یعنی دەگاتە 7 وەرەقە تێتە چەندێ تێتە ملیۆن و 30,000 ملیۆن و 50,000 زۆر گرانە بۆ ئێمە ناتوانین بکڕین لەبەرەوەی کە ئێمە وەختێ ماڵەکەمان نەگەیەتە بەرهەم ماسی ئێرانی ئەتێت نایلێ ماڵەکەمان یعنی بیفرۆشین ساغی کەینەوە. هەرچەندە لە ڕووی نرخەوە بەرهەمی ماسی ناوخۆیی گرانترە لە ماسی هاوردەکرا و بەڵام خەڵکی زیاتر کڕیاری ئەو جۆرە ماسیێن کە لە ناوخۆدا بەرهەم دەهێنرێن و فرۆشیارانی ماسیش بازاڕیان بەو ماسیانە گەرم دەکەن کە خەڵکی دەیانەوێت. ئێمە وەکو ماسی برژاو لە کەلار ئێستا حاڵی حازر مشتریەکانمان زۆر حەزیان لە ماسی ناوخۆیە بزات ئەوەی کە خاوەن حەوزەکانی کەلار چکەم ئەزانن بە خێوکردنی ئەو ماسیە تا چەند پاکە تا چەند بە خێوکردنیەکی سەحیە وەکو دانەکەی وەکو ئاڵفەکەی ئەمە شتێکە لە کەلارە ئیستا ئەم شتە بۆ ئێمە زۆر موهیمە کە بزانن مشتریەکانمان بزانن ماسی خۆمانە لەناو جەرگەی کەلارە. لە سنووری گەرمیان 45 حەوزی بەخێوکردنی ماسی هەیە و بەرهەمی ساڵانەیان دەگاتە 400 تەن گۆشتی سپی. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.